ئەکاک دکتۆر با بڵین بەردی گورچیلە چەندێت تەسیرات و کاریگەری لەسەر ئافرەتان هەیە ئەگەر تایبەت تریشی کەین لەسەر ئافرەتانی دووگیان یعنی چ شتێکی جیاواز هەیە لێرە جێگەی سەرنج بێت و جێگەی تێبینیکردن بێت؟ پرسیارێکە لە شوێنی خۆیەتی ئافرەت ئەگەر دووژیان نەبێ وەکو پیاوان هیچ کاریگەری ڕاستە و خۆی نییە جگە لەو کاریگەریانی کە باسمان کرد. بەڵام ئافرەتی دووجیان کاریگەریەکی سەرەکی هەیە کە ئەگەر بێت چارخوازەکە بەردی گورچیلەی هەبێت. لەبەر ئەوەی کاتێک کە بەردەکە ئەجوڵێت و دابەزێ بۆ حالب و گورچیلەکە دەئاوسێ هەم تەسیر لە کاریگەری ڕاستەوخۆی ئەبێت لەسەر گورچیلەی چارەخوازەکە و هەم ئەبێتەوەی توشبوون بە هەوکردن و هەم ئەهوکردنش لەوانەیە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کۆرپەی دایکەکەش هەبێت. بۆیە زۆر پێویستەکە دایکان ئەوانی کە بەردی گورچیلیانی پێش ئەوەی دووجیان بن سەردانی پسپۆڕی خۆیان بکەن بۆ بمبەستی چارەسەری بەردی گورچیلە. و گرفتێک تریش کە لە ئافرەتی دووجیان دێتە پێشمان ئەوەیە کەوە ئێمە ناتوانین هەموو پشکنینێک ئەنجام بدەین لەبەر مەترسی پشکنینەکان لەسەر کۆرپەکە بە تایبەتی ئەشعیسیتی ناتوانین ئەنجام بدەین لەبەرەوەی تیشکی ئەم ئەشعەیە لەوانی کاریگەری نەرێنی هەبێت لەسەر مناڵەکە بەمە زۆر جار هەیە بەردی گورچیلە تەشخیص ناکرێ یاخود بەردی حالب تەشخیص ناکرێت لە ئافرەتی دووجیان و ناکرێ هەموو جۆرە چارەسەرێک بدەین بە دایکان بە ئافرەتی دووجیان لەبەرەوەی کاریگەری نەرێنی ئەو دەرمانانە هەیە لەسەر کۆرپەکە. بۆیە لە کۆتاییدا دەڵێن ئافرەتانی دووجیان ئەوانێکەوە بەردی گورچیلیان هەبووە پێش ئەوەی دووجیان بن ئەبێ سەردانی پسپۆڕی خۆیان بکەن ئایا بەردیان هەیە و ئەگەر بەردیان هەبوو ئایا ئەو بەردە پێویست ئەکات چارەسەر بکرێ پێش ئەوەی دووجیان بێ یاخود پێویست ناکە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی